بەڵام کە گەیشتە ئەوەی تۆ چایچێکی قوربەسەر لە بەیانی تا ئێوارە لە بەرگەرما سەرسەریەکی کۆماندۆ بچە فیشەکێک بدێ بە تەپڵی سەریەوە ئەمە قابلی قبول نییە. قۆمەی لە سلێمانی دەگوزێت لە هیچ شوێنێکی دنیا ناگوزارێت هەمان دیارە لە هیچ شوێنێکی دنیاە هێزی پێشمەرگە بۆی نییە بێتە ناو شار تەق و تۆقا یاخود خەڵک بگری ئەمەی لێسا لە سلێمانی ڕوودا هەموو شتەکان عکس بۆ تۆ بەڕاستی بە پێی یاسای هێزەکانی ناخۆتەنها هێزەکانی ئاسایش و پۆلیس دەتوانن بڵن بە فەرمانی دادر بڕۆن خەڵک دەستگیر بکەن ئەمە ئێستا دەگوزارێ عکس بۆ تۆ ئاسایش و پۆلیس هیچ دەسەڵاتی نەماوە هێزی کۆماندۆکە سەر بە هێزی هەفتای سەر بە وزارەتی پێشمەرگە لە ناو شار و شارشەکان دەسوڕێتەوە خەڵک دەگرێت و خەڵک دەکوژێ ئەمە قابلی قبول نیە بەڕاستی خودی بافڵ تاڵەبانی بەرپرسیارە لەمە بەدەیان خەڵکی سەرسەری و ئەوەی کە بێمۆڕاڵە کە نە سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نزانێ نە تاریخی زانێ نە حساب بۆ شەهیدەکانی ئەکات و نە دیسپلینی حزبیش دەزانێت کە بڵێ کامە لە کام مەرتەبە حیزبیایە من بەقەدەرەوە نیگەران